دکتۆر ڕەندا سەلیم بەڕێوەبەری پرۆگرامی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سنتەری ستیمسن و توێژەر لە دامەزراوەی فۆرن پۆلیسی لە دایتۆن لە ئۆهایۆی ئەمریکاوە لەگەڵمانە بێت. دکتۆر ئەم کاتت باش، ئەم جەنگە تا ئێستا تێچوویەکی زۆری لەسەر ئەمریکا هەیە. پێت وانییە ئەم تێچووە زۆرە ئەبە بێتە فشارێک لەسەر ئیدارەکەی دۆناڵد ترامپ کە جەنگەکە ڕاگرێت؟ سەرەتا زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە. بەدڵنیاییەوە ئێمە ئێستا هەستێکمان هەیە کە دەزانین فشارەکان گەیشتونەتە سەر ئیدارەی ترامپ و سەرۆک ترامپیش بیر لەوە دەکاتەوە کە کاتێک بۆ کۆتایەتنی ئەم جەنگە دابنێت دیاری بکات و دەزانین کە ئەو وتوێتی کە زۆربەی ئامانجە سەربازیەکانیان بەدیهێناوە لەم ئۆپراسیۆنە و ئێستا بیر لەوە دەکاتەوە کە لە چەند هەفتەیەکدا جەنگەکە کۆتایی پێ بهێنێت نەک چەند مانگێک و سەرنجەکەش لەسەر پێنتاگۆنە تاوەکوکەی ئەم جەنگە درێژە پێدەدەن. بەڵام ئێستا دوو فاکتەر هەیە کە کاریگەریان لەسەر بیرکردنەوەی سەرۆک ترامپ هەیە بۆ ئەوەی کاتێک بۆ کۆتایی هاتنی جەنگەکە دابنێت. ئەویش کە یەکەمیان چەکە. ئێستا دەزانین کە هێشتا چەک کۆتایی نهاتووە، ئەو چەکەی کە ڕەوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستکراوە، بەڵام بەدڵنیاییەوە ڕۆژێک دێت کە ئەم چەکە لە کەمی دەدات و هەروەها بابەتێکی دیکەش کە گەروی هورموزە تاوەکو ئەو کاتێک کە گەروی هورموز بە داخراوی بمێنێتەوە دەزانین کە ئێستا بە شێوەیەکی تەواو داخراوە. ئەمە کاریگەری لەسەر نرخی نەوت دەبێت، کاریگەری لەسەر نرخی سوتەمەنی لە ئەمریکا دەبێت و هەروەها کاریگەری لەسەر نرخی گازی سروشتیش دەبێت و هەروەها هەڵاوسان زیاد دەکات. ئەگەر بیری بێتەوە سەرۆک ترامپ هەڵبژێردرا لە سەر ڕاستپاردەیەک بۆ ئەوەی کە هەڵاوسان کەم کاتەوە لە وڵاتەکەی و سەرنجیشی لەسەرەوە بۆ کە هەڵاوسان لە وڵاتەکەی کەم کاتەوە، بەڵام بەم جەنگە و بە داخرانی گەروی هورموز بە بەرزبوونەوەی نرخی نەوت و وزە وا دەکات کە هەڵاوسانیش لە وڵاتەکەی زیاد بێت و هەروەها ئێستا دەبینین کە تەنیا لە 35 گەلی ئەمریکا پشتیوانی لەم ئۆپەراسیۆنەی ئەمریکا دژی ئێران دەکەن و لەوانەیە لە ساڵانی ڕابردووش کە بیرمان بێت شارێکی زۆر هەبوو کە ئەم جەنگە هەڵنەگیرسێنێت دژی ئێران و دەزانین بەهۆی ئەم جەنگەوە لەوانەیە لە داهاتوودا دەنگەکانی سەرۆک ترامپ دەنگی کۆماریەکان کەم بکات. زۆر باش. باسی لەوەکە کە لە ساڵ 35دا گەلی ئەمریکا لەگەڵ ئەم جەنگەدان پێتوانیە لەسەر ئاستی دنیاش وڵاتە دۆستەکانی ئەمریکا هاوپەیمان یان هاو هەڵوێست نەبوون لەم جەنگەی ئەمریکا و ئەمریکا بە تەنیا مایەوە؟ سیرکە من پێم وا بێت هاوپەیمانەکانی ئەمریکا بە تایبەتی وڵاتانی کەندا و تا ڕادەیە کە پشتیوانی لە بڕێرەکانی ئەمریکا دەکەن، بەڵام لە هەمان کاتیشدا نیگەرانن لەوەی کە ئەمریکا بەجێیان بهێڵێت و لە بەرامبەر ئێران بیان هێڵێتەوە کە ئێران دەبینین بۆتە هەڕەشە بۆ سەر وڵاتانی کەندا و هەروەها دەبینین کە چۆن هێرشیان دەکرێتە سەر لەلایەن ئێرانەوە و دەبینین کە عێراق ئێستا لە ناوچەیەکی زۆر خراپدایە و لە پێگەیەکی خراپتایە لەم جەنگەدا هێرش دەکرێتە سەر ناوچەکە و ئەگەر ئەمریکا پشت لە وڵاتانی کەندا و عێراق بکات و ناوچەکە بەجێ بهێڵێت بەدڵنیاییەوە ڕژێمی ئێران دەبێتە هەڕەشە بۆ سەریان. باش دکتۆر، ینی ئەمەوێ پرسیارەوە بکەم کە ئێستا ئەم جەنگەکە لە سەرەتاوە هەڵگیرسا ئەمریکا لە گفتوگۆیە بوو لەگەڵ ئێران سێ تەوەری سەرەکی هەبوو کە گفتوگویان لەسەرەکەی بەرنامەی ئەتۆمی موشکی بالستی و گروپە چەکدارەکان. ئەمریکا لە هەڵگیرستانی جەنگەکە و پشکردنە گفتوگۆ تا چەند توانی ئەم ئامانجانەی خۆی لە جەنگەکە بەدەست بێنێت؟ با لە پرۆگرامی بالیستیەوە دەست پێ بکەین. بە شێوەیەکی تەواو توانای بەرهەمێنانی موشکی ئێران لاواز بووە و تواناکانیان وەکو پێشی نەماوە و زۆربەی
موشک هاوێژەکانیان لە ناو چوون و توانە موشکەکانیان زۆر بەرچاو لە ناو چوون و گروپە چەکدارەکانیش زۆر لاواز بوون. حەماس یەکێک بوو لەو گروپە چەکدارانە کە زۆر لاواز بوو و حیزبوڵای لوبنانیش هێشتا کە چەند هەندێک توانای ماوە بەڵام زۆر لاواز بووە و هەروەها ئێستا دەبینین کە هێرش دەکرێتە سەر حیزبوڵا و هەروەها حوسیەکانیش تاوەکو ئێستا وەک هاوبەشێکی بەهێزی ئێرانن بەڵام هێشتا خۆیان دوور خستوەتەوە لە جەنگەکە و نەیانەوێت ببنە بەشێک لە جەنگەکە. ئەمە چیرۆکێکە ئەگەر بیری لێ بکەینەوە سەبارەت بە تۆڕی بریکارەکانی ئێران لە ناوچەکە و هەروەها لە عێراقش گروپی چەکدار هەن سەر بە ئێرانن ئامانیش کە دەبینین بوونەتە بەشێک لە جەنگەکە. بەڵام ئەگەر ئەم ڕژێمە لاواز بێت بە دڵنیاییەوە گروپە چەکدارەکانیش لاواز دەبن. سەبارەت بە پرۆگرامی ئەتۆمی ئێران دەزانین کە زیاتر لە 400 کیلۆ ئێرانیەمی پیتەنراوی هەبووە ئێران و هەروەها لە بنکە ئەتۆمیەکانی ئیسفەهان و نەتەنز و فۆردۆ شاردرابوونەوە و ساڵی ڕابردوش هێرشیان کرایە سەر و هەروەها ئێران ئێستا دەزانین کە هێشتا زانایان هەیە و ژێرخانی بنیاتنانەوەی پرۆگرامی ئەتۆمیشیان هەیە و تەکنۆلۆژیاکەشیان هەیە. هەر بۆیە ئەگەر لە هەر دۆخێکدا ئێران لەم جەنگە دەرچێت دەتوانێت توانە ئەتۆمیەکانی خۆی بنیاد بنێنەوە. هەر بۆیە ئەمریکا ئەم جەنگەی هەڵگیرسان بۆ ئەوەی ڕێگری بکات لەمە ڕێگری بکات لەوەی کە ئێران دەستی بکاتە چەکی ئەتۆم و تەکنۆلۆژیاکەی بنیاد بنێتەوە و سەرۆک ترامپیش ئەوەی کە ئێستا ئاماژەی پێداوە دەڵێ سەرکەوتنمان باش کاتە پێ وایە جەنگەکە تاکەی بەردەوامە بێت. کێ دەزانێت کەی کۆتایی دێت کەس نازانێ و ئەمە دەوەستێتەوە سەر ئەوەی کە تەنیا یەک پیاوە بیر بکاتەوە لەوەی کە کەی کۆتایی دێت. دەویست سەرۆک ترامپ بە تەنیا لە مشکی سەرۆک ترامپدا هەیە ئەم جەنگە کەی کۆتایی دێت و نەتەنیا هۆش بەدڵنیاییەوە کاریگەری لەسەر بڕیارەکانی سەرۆک ترامپ هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی سەرۆک ترامپ بڕیاری لەدەستە و ئەو دەزانێت کەی کۆتایی دێت ئەو خۆی بڕیاری جەنگەکەی داوە. دەزانین کە هەندێک لایەنی دیکەشان پشتیوانی لەم جەنگە دەکەن و هەروەها بۆرسەی جیهانیش بەهۆی ئەم جەنگەوە کاریگەری لەسەر بووە. ئەو بەدڵنیاییەوە سەرنجی لەسەر بۆرسەی جیهانیشە چونکە کەسێکە بازرگانە بەدڵنیاییەوە کە هەوڵ دەدات جەنگەکە زۆر درێژە نەکێشێت لەوانەیە چەند هەفتەیەک لە یان چەند مانگێک درێژە پێتوانیە سەرۆک ترامپ زوو قسەکانی خۆیە گۆڕێ لەبارەی کۆتایی هاتنی جەنگ و بەردەوامی جەنگ و ئەم بابەتانە. گۆڕینی بیرروڕای خۆی لە چ بوارێکەوە ینی زۆر جار ئەڵێ جەنگەکە کۆتایی هات سەر لە ئێوارە ینی شەو دەرەکەوێتەوە ئەڵێ جەنگەکە بەردەوامە ینی بە جۆرە لە جۆرەکان ئەمە هەمووی دەوەستێتەوە سەر ئامانجەکانی سەرۆکە ترامپ هەموو ئامانجەکان لەسەر نەخشەکە دانراون دەزانن کە چه ئامانجێکیان هەیە بۆی بەدی بهێنن. چەندین شرۆڤەکاریش ئاماژیان بەمەداوەکە استراتیژێتێکی ڕوون لەلایەن ئەمریکاوە نییە و هیچ نیشانەیەک نییە کە کەی ئەم جەنگە کۆتایی دێت. ئەمە دەوەستێتەوە سەر ئێرانیش کە ئەم جەنگەیان بەسەردا سەپێنراوە کەی دەتوانن ئەم جەنگە کۆتایی پێبێنن و کەی سەرۆک ترامپ لە جەنگەکە دەکشێتەوە وە کەیش ئێران لە تۆڵەکردنەوەی خۆی دەوەستێت. تاوەکو ئێستا ئاماژەکان بەوەن کە هێشتا جەنگەکە بەردەوامە و دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوش لە چەند هەفتەی داهاتوش جەنگەکە کۆتایی بێت. سەرۆک ترامپ وتی کە ئێمە هیچ ئامانجێکی سەربازی دیکەمان نەماوە لە ئێران تاوەکو بەدەستی بهێنین تەواوی ئامانجە سەربازیەکانمان بەدیهێناون و دەکرێت لە داهاتوودا جەنگەکە کۆتایی بێت بە شێوەیەکی زوو. دەبینین کە ئێستا بۆرسەی بازارەکانی جیهان وردە وردە بەرەو هەڵکشان دەچن و سەرۆک ترامپ سەرنجی لەسەر ئەوەیە کە بازاڕی جیهان سەقامگیر بێت و لە جەنگەکەش بە سەرکەوتویی لی دەرچێت. دەبینین کە
سەرۆک ترامپ یەک ئامانجی هەیە و یەک بەرژەوەندی هەیە لە کۆتایی هاتنی ئەم جەنگە ئەوەیە کە بازاڕی جیهان سەقامگیر بێت و ئەگەر گرژەکانیش لە جەنگەکەدا زیاتر بن، گرژەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە زیاتر بن و وا بکات کە ئێران ناچار بێتە سەرمێزی گفتوگۆ و دانوستانەکان لەگەڵ ئەمریکا دەست پێ بکاتەوە پێش ئەوەی کە جەنگەکە دەست پێ بکات ئۆپراسیۆنەکە دژی ئێران دەست پێ بکات و دەبینین کە گرژەکان زیاتر بوون. باشە دکتۆرە ڕەندا سەلیم بەڕێوەبەری پرۆگرامی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سنتەری ستێمسن و توێژەر لە دامەزراوەی فۆرن پۆلیسی لە دایتۆن لە ئۆهایۆی ئەمریکاوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بەڕێز.